تاوان فاتحة هم سپۆڕی نەخۆشەکانی ژنان و مناڵبوونە بەڕێوەبەری نەخۆشخانەی ژنان و مناڵبوونیشە دکتۆریان زۆر بەخێر شێوازی لێنانی پاقلە و کفتێت بێمەوت بابینەراغانیش استفادە بکەن چکە زۆر خۆش باز بکەن هەستەکەم زۆر تایبەت بوو. والله من هنا هرب باقلي ترلي أنيم كفتي برويش بالله إتر بماسلي أنيم شلكا شلي باقلية بەڵام لە باتێوی تۆ مثلەن تۆ شاوی تێکەی من بە ماستلێ ئەنێم لەگەڵ کفتەی بڕوێشە ئەوە بۆ ژنانەشی دەڵێن وەڵا دکتۆرەکان خواردن لێ نانێنە لە دەرەوە خواردن پێمەڵێن تۆ شێفی لە خواردنە ئەمڕۆ لەگەڵ جەنابتانەکەمانە باز لە ڕێگاکانی مناڵبوون ئەەکەین بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕێژەی نەشتەرگەری یاخود مناڵبوون بە ڕێگای نەشتەرگەری زیادی کردووە با بزانین بۆ چی ژنان حەز بەواکەن بەڕێگای نەشتەرگەری مناڵیان بێت چۆن خانوویەکی دووگیان ئامادە بکرێت بۆ ئەوەی بەڕێگای سروشتی مناڵی بێت و هەروەها جیاوازیەکەین لە نێوان مناڵبوون بە سروشتی و مناڵبوون بە نەشتەرگەری با بزانین چ جیاوازیەکیانە اینجا دکتۆرە تاوان وەکو ئاری باسی لێوە کرد هەم بەڕێزیان پسپۆڕی نەخۆشەکانی ژنان و مناڵبوونن هەم بەڕێوەبەری نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی سلێمانیشن دکتۆرە زۆر بەخێربێت دووبارەکەم پێمان بڵێ جیاوازی چیە سەرەتا لە نێوان مناڵبوونێک بە ڕێگای نەشتەرگەری بێ لەگەڵ مناڵبوونێک بە ڕێگای سروشتی ئەگەر ئێمە خۆمان پێشەکێکی کورد لەسەر مناڵبوونی ینی نەشتەرگەری بین خۆی ئەمە لە کۆنەوە کە کراوە مستەڵەحەکە بە ئینگلیزی پێوترە سیزەریان دوو شت هەیە لەسەر ینی بەڵام ئەفسونەیە ئەوەیان کە ئەڵێن وەختی خۆی على ئەساس قەیسەری ڕۆم بەوە لە دایک بووە بەڵام ئەو شتە ڕاست نییە چونکە دایکی قەیسەر چەند ساڵێک تا دوای ئەوە ماوە خۆی کەلیمەکە بە لاتینی یعنی بڕین توکەت سیزەر هەر لە مەقەستەوە هاتووە. دکتۆر باتخوا پێشتە بڕم بگۆرە نەشتەرگەری لە حاڵەتێکە خوا نەخواسە ژیانی دایکەکە لە مەترسیا بێت لەو زمانە کە کراوە کە دایکێک مردووە بۆی مناڵەکە نەمرێ ئەو حاڵەتیان بۆ کردوون ینی بۆ حاڵەتی مردنی دایک بووە چونکە دایکەکە دوای مردووە کۆن لە زمانی کۆنای شتێک نەبووە هەتاکو بیدایەتی سەدەی بیستەکانی ترکە دەرمانی بێهۆشکاری و ئەم شتانە پیا بوو ژووری عملیات پیا بوو ئەو کاتە ئیتر بوو بەڵام ئەو حاڵەتە بۆ پێی ئەوترێ حاڵەتی فریاکەوتنە یعنی تۆ لە کاتێکا قەرارەی کە ئەم نەشتەرگەریە بۆ دایکەکە کە دایکەکە یاخود مناڵەکە لە تەنگانەیە بێ یعنی خۆی ئیشێکە بۆ تەنگانە ئەکرێت بەڵام ساڵ بە ساڵ خەڵکەکە وای لێ تۆ وازانێمە پێویستیەکە کە ئەبێ بکرێت ئەی بوو ئێستاوانە تۆڵی بەس لە کاتی تەنگانەیە و لە کاتی ئەوەی کە دایکەکە ژیانی لە مەترسیا بێ پەنابراوەتە بەرەوەی کە بەڕێگەی نەشتەرگەری ئەس ئێستا دکتۆر تاوان سا خانمی ئێستا هەر لە سەرەتاکانی قۆناغی دووگیانیە خۆی بڕیاری ئەوەی یاوەڵە ئەمە بۆچی بۆ ئێستاوای لاتوە ئەمە ژەگەڕێتەوە بۆ نەزانی کۆمەڵگا یا خۆتوان بڵێن ڕۆشنبیری تەندروستیمان ئێمە بەداخەوە بەرە و کەمی ئەچێ من باسی ساڵانی پێشووەکەم ئێمە دەوراتی تەوعیە هەبوو یعنی هۆشداری مەسەلەن ئێمە کە پزیشکی پایە بڵند بووین یا پزیشکی خوێندنی باڵا بووین ئەچوینە دەرەوانێ لە ڕێگەی ڕێکخراوەکانێکێتی ژنانەوانێ زۆرمان دەورەی هوشیاری ئەیا بە ژنانیانی لەو کاتەیە مەسەلەن ئەگەر ئێمە باسی 2008 بکەین ڕێژەی نەشتەرگەری لە سلێمانیا تقریباً لە 180 بووە لە 12 بۆ 8 بووە لە 2010 گەشتۆتە 23 واللهی ئێستا زۆر بەرز بووە تۆگەر داتای مەسەلەن 2024 وەرگرین داتای 2024 لە 164 بووە داتایەکی لاوەکیمان هەیە هی پار کە 2025 لە 167 بووە یعنی فەرقەکە دکتۆر تاوان تۆڵیت نەزانین یان هوشیاری تەندروستیمان کەمە پێتوانیە خەڵکی لێزان خەڵکی کە بە ناوی ڕۆشنبیر و مسەقەف و خوێندنەوار زیاتر نەشتەرگەری ئەنجامەدات پێما بێت لە لادیەکانە ئەم شتە هەر نەبیستوە مەگەر حاڵەتی دەگمە ئاخر خۆ ینی وەکۆم هەڵێ من بۆ احتراماتم بۆ حەزەکەم پێداگیری تۆزە برینەکە نەنا عەفو من کەوتم منەڵێم هۆشداری تەندروستی مەسەلەن خۆ هەموو کەسێک شەهادەیارە مەسەلەن لەوانەیە تۆزێ هۆشاری تەندروستێکەی لەو بابەتەوە
هوشیار نەبێت مشکلەیەکە بووە بە باو لە لای ئێمە یعنی مەسەلەن نازم شتێک پێیا بۆ پێی ئەڵێ من ترسم هەیە من نامەوێ ئازار بچێژم بەرگەی ئازاری مناڵبوون ناگرم ئەی باشە خۆ بۆ وازانێ نەشتەرگەرێکە ئازاری نییە دوای ئەوە ئازارێکی زۆر زۆری هەیە تۆ حساب بکە وەکو بە کوردی خۆمانەڵێن حەوت تەبەقەی سکتەکرێتەوە بە لێکەوتەکانی خۆی ئێمە ئەگەر پێش باستی مەسەلەن پێناسەیەکی نەشتەرگەری بکەین نەشتەرگەری مناڵبوون ئەکرێ بە سێ جۆر نەشتەرگەریەوە شێوەکمانێ پێوترێت نەشتەرگەری زۆر کتوپڕ ینی ئەوە بە تەواوەتی دایکەکە و مناڵەکە لە تەنگانەیەکی زۆر زۆران ئەوە ئەبێ هەر ئەو دقەیە یعنی جاری واه بۆ ئێمە فایلی عملیاتەکەمان بۆ پڕ نەکردن تۆ یەکسەر بدومانەتە نەشتەرگەری ئەوە پێی ئەوەترێ ئیتر مەترسیدار ئەو لەو حاڵەتیان نەشتەرگەری بۆ ئەکرێ جۆرەکانی مەسەلەن کە دایکەکە بە گەشتکەوەیەت کە مەسەلەن مناڵەکە لە تەنگانەیە خەریکە ئەمرێ وێڵاشی مناڵەکە هاتۆتە پێشەوە خوێنبەربوونێکی زۆری هەیە مەترسی بۆ دایکەکە بۆ مناڵەکە جۆری دووهەم ئەوانن هەر پێوترێک تووپڕ بەس بە شێوەیە کە تۆ مەسەلەن لە حاڵەتی 2 ساعت 3 ساعت تا ناچاریت کە تۆ قەراری بۆ بی ئەوی ژەو جۆرانن مەسەلەن کە لە کاتی مناڵبوونەکەیە مناڵەکە ناتوانێ ینی بێتە دەرەوانێ یا مەسەلەن تووشی تەنگانە بۆ مەسەلەن لێدانی دڵی خراپە خوێن باش بۆی ناچێ دایکەکە مەسەلەن زەختی زۆر زۆر بەرز بۆ تۆ ناتوانین کۆنتترۆلیکەین بە دەرمانەکان تەمان عیلاجەکەیەوە تۆ مناڵەکە دەرکەی یاخود مەسەلەن مناڵمان دایک هەیەت مناڵەکەی بە سواریە دواتە قاچی لە خوارەوەیە ئەوە ناچارێکە چۆنە لە نۆبەرەیە ناچارە چکە تۆ ترسی ئەوەت هەیە مەسەلەن لە سایانەوە ملی مناڵەکە ببوورە و قسەیەژەکەم لە ناو لەشی دایکەکە ئەمێنێتەوە ئەخینکێ و تووشی تەنگانە ئەبێ حاڵەتی دایکەکانی تر کە دوانوسیانیان هەیەوە کەویتە ینی قسەکردن لەگەڵیانە مناقەشەیان لەگەڵەکەی خراپەکان و باشەکانی پێڵێ بەڵام ئێستا بەداخەوە ئەو ژوای لێ هاتووە قبولی مناقەشەکردن ناکەنیانی کە بە سواریە تۆ قەرارەیەن ناچاری ئەگەر تۆ لە سایەکیش بیر لەوە بکەیتەوە ئەو مناڵە احتیمالە تووشی تەنگانە بێ دایکەکە قبولی ناکە ئەمانە پیانەوەترێ مەسەلەن حاڵەتی تری کتوپڕ ئەوەیە کە مەسەلەن دایکەکە 2 نەشتەرگەری 3 نەشتەرگەری مناڵبوونی بۆ کراوە کە یێتە لای تۆ شەر نییە بڵێم ئەو دقەیە بەس لە ماوەی 2-3 ساعتە ئەبێ نەشتەرگەری بۆ بکەیت چکە تۆ ترسی ئەوەت هەیە تەقی ڕەحمەکە لە شوێنی نەشتەرگەریە کۆنەکەەوە دووچاری تەقینی ڕەحم بێ ئەمە حاڵەتە کتوب حاڵەتە ساردەکان چەکامانن ئەو حاڵەتانە تر کە دایکێک 2 و 3 و 4 و 5 دایکمان هەبووە 6 نەشتەرگەری پێشووی مناڵبوونی بۆ کراوە ئەمە بە سروشتی بێم دایکە نەخێر بە هیچ جۆرێک تەنها یەک حاڵەت بە سروشتی ئەگەر یەک مناڵی بە نەشتەرگەری بوو بێ دوایی ئەتوانێت بە نەشتەرگەری بە سروشتی کە بوو بە دوو نابێت وەلو ینی لە ئەو بڵێن ئەو فترەی من دەوام تیا کردو پزیشک بووم و بە پسپۆری و بە کاتی خوێندنی باڵا سوتفەی کردووە ینی بەس زۆر کەم تەمان ئێمە دەستمان لەسەر دڵمانە بۆ کە دایکەکە خۆی بەو شێوەیە هاتووە مناڵەکەی بووە من جارێک خەفەر بووم دایکێک 3 نەشتەرگەری تری بۆ کرابوو بەس کە هاتە لای ئێمە ینی بە تاواتی مناڵەکە بەس ئەوە تەمان زۆر دەگمەنە ئەوە مەترسیدارە بۆ دایکەکە قەت ئێمە ئامۆژگاری ناکەین چکە دایکەیەتە لامان 2 نەشتەرگەری بۆ کراوە ئەڵێ من ئەتوانم بە سروشتی مناڵەکەم بچکە ئاکو ئازاری نەشتەرگەرێکە چۆتە دڵێەوە ئازاری نەشتەرگەرەکەی بینیوە لەبەرەوە ئەم جارە حەزەکە بە سروشتی بیبێ باشە دکتۆر تاوان هەندێک دایکی شەیە ڕەنگە حەز بەوە بکات کە منداڵەکەی بە ڕێگای سروشتی ببێت بەڵام ئیتر ماوەی دووگیانەکەی تەواو کردو و چاوەڕێ ئێوە کات کە ژانی بۆ بێت بۆی کە سەردانی نەخۆشخانەکان بکات بەڵام ئیتر ئەمە ئەم دایکە کار ئەم ژانەی بۆ نەهات و منداڵەکە بمێنێتەوە لە مسکایە ئەمە مەترسی نییە لەسەر ژیانی مناڵەکە و دایکەکە ئێو کاتە نابێت بە ناببرێتە بەر نەشتەرگەری بەڵێ ئاخر ئێمە ئەو حاڵەتەمان هەیە ئێمە شتێکمانێ پێوترێ گایدلاینز بەپێی گایدلانی عالەمی بێ ئەڵێ دایکە تا 42 هەفتە ئەتوانێ بۆستێ بەڵێ بەڵام لای ئێمە لەبەر حاڵەتی مەسەلەن سۆشیال ینی بەهۆی کۆمەڵگاوە و بەهۆی ئەوەی مەسەلەن یەکێک لە دوورە و لە لادێەوە ئەو شتانە ئێمە لە نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانی گایدلاینێکمان بۆ نەخۆشخانەکەی خۆمان داناوە یعنی تایبەتە بە نەخۆشخانەی سلێمان چکە تۆ ئەو گایدلاینانە ئەتوانی دەستکاریکەی بەپێی ئەو سروشتەی تۆتیایە ئەژیا بەپێی ئەو کۆمەڵگایی کە تۆتیایە ئێمە کردومانە بە 40 هەفتە و
5 ڕۆژ تقریبا ئەوەی کە پێوترێن نۆمان و ڕۆژ لای ژنان ئەمە ئێمە بڵین مناڵبوونی دەستکردیان بۆ ئەکەین واتە بە عیلاجی حەبیا بە عیلاجی دەرزی ئەیان خەینە سەر ژانی دەستکرد بەو شێوەیە ئەچێتە پرۆسەکەەوە ئێمە لیژنەی تایبەتیمان هەیە بۆ ئەوە ڕۆژانە لە نەخۆشخانەی مناڵبوون تقریبا 6 ڕۆژ لە هەفتەکەیە ئەو لیژنەیە تایبەتە بۆی کە ئەو دایکانەی کە بەسەر ئەچێ موعیدی مناڵبوونەکەیانیانە ئەو لیژنە تایبەتە لای ئێمە و قەراریان بۆیرە و داخڵەکرێ ڕۆژی 7 بۆ 8 جاری وا هەیە 10 حاڵەتمان هەیە لەوە لە ڕۆژێکە دکتۆرە تاوان ئێوە وەکو پزیشکانی پسپۆر لەم بوارەیە بۆچی حەز بەوە ناکەن ژنان بەڕێگەی نەشتەرگەری مناڵیان بێت ئەمە چ زیانێکی هەیە هەم بۆ دایکەکە هەم بۆ کۆرپەکە لە چاو مناڵبوونێکی سروشتیە ئەگەر ئێمە بینە سەر زیانەکانی نەشتەرگەری ئەبێت بە سێ بەشەوە یەکەم زیانەکانی کە یەکەم ئەو دایکە ئەچێتە ناو نەشتەرگەریەوە ئەویش بێهۆشکارێکەیە ئایا بە بێهۆشکاری گشتی بێ یا بە بێهۆشکاری نیوەیی بێ کە ئەمە خۆی نیاڵە لە بەرەوەی نیوەی ئەخر خۆگەر بێتە سەر ڕاستی نیوەییش هۆشداری خۆی هەیە یعنی نیوەیش جاری وا هەیە پستانی نەخۆشەکان پستانی خوێنی نەخۆشەکە بە جۆرێکدا ئەبەزێ یعنی دوور بێ لە خوان جاری وا هەبووە بەوە دایکەکە تووشی شۆک بۆ ینی بە جیهاز گەڕاوەتەوە ئەنی ئەو حاڵەتە ڕوویاوە زایدەن تۆ نەشتەرگەری گشتی ئەوە کە جاران زۆر ڕووی ئەیە دەرمانەکان ترسی خۆیانیان هەبوو ینی دایکە بۆ خەبەری نەبووە تۆ لە دوای نەشتەرگەرێکە دایکە بۆ کەویستوتە تیوبی نەشتەرگەرێکە دەرێنی لەو کاتەیە تووشی جەڵتەی دڵ بووە تووشی جەڵتەی دەماغ بووە لەبەر ئەوە ئەمە ترسی یەکەم دەست پێکات ترسی دووهەم ترسی ناو نەشتەرگەرێکەیە مثلا دایکێگیە چەند نەشتەرگەریە کراوە تۆ حساب کە و نەشتەرگەریانە بەداخەوە قسەیەژەکەم خەڵک ئەمەی پێ قبول ناکرێت کە تۆ پێی ئەڵێیت لەوانەیە تووشی ماک بیت بۆ نمونە ئێمە جاری وا بۆ نەشتەرگەری ماکرۆ لەبەری نەشتەرگەرەکانی پێشووی بە یەکالکانێکی زۆر بووە ینی دایکی وا هەبوو ڕیخۆڵەی کراوەتەوە لەو کاتەیە میزەڵانی کراوەتەوە لەو کاتەیە ئەمە شێوەیەکی ترەیە مەسەلەن لە کاتی نەشتەرگەرەکە تۆ بە شێوەی سروشتی مناڵت ببێ ئەو بڕە خوێنەی کە لە دایکە کە ئەڕوا نیوەی ئەوەیە کە دایکەکە بە نەشتەرگەری مناڵی ببێ یعنی ئێمە 500 بۆ مەسەلەن 500 سیسی خوێن لەوانەیە لە سروشتی بڕە لە نەشتەرگەکە لەوانەیە بگاتە 1000 سیسی یعنی تقریبا 2 بۆتڵەکات یعنی ئەوەش بارێکی تری قورسە بۆ دایکەکە کە لە نەشتەرگەرێکە یابیکە بەشی سێهەم دوای هاتنە دەرەوەی لە نەشتەرگەرێکە ماکە زووەکان ئەوەیە مەسەلەن دایکەکە تەڕی و بڵین لینجی ناودەمی خۆی کۆ ئەبێتەوە لە سیەکانیە کە تووشی ئیلتیهابی سیەکانی بەقوتە بێ یعنی ئەو حاڵەتە جاری وا هەبووە دایک چۆتە سەر جیهاز پێی تووشی شەلەلی هین بووە هەناسە بووە ئەنی ئەوە ڕوویاوە ئەمە ترسیانە هەموو ڕوویاوە هیچی لە سروشتیان نییە دوو هەم مەسەلەن ئەوەیە کە دایکەکە تووشی جەڵتەی قاچەکانی بێت تووشی جەڵتەی سیەکانی بێ بەداخۆ دایکە بووە زۆر بەداخۆ منەوە قسەیە کەم هەفتەی پێش و دایکێکی بەڕێز لە ڕانیە پێش 9 ڕۆژ نەشتەرگەری بۆ کرابوو ئێمە عادەتەن دەرزی خەزبوونەوەی خوێنیان بۆ دانە بەس ئەو دایکە بەڕێزە بەکارینیان بوو دوای 9 ڕۆژ لە نەشتەرگەرێکە بەداخۆ دەستی ینی گیانی لە دەستدا یعنی ئەوەش هەر هۆکارەکەی دکتۆر تاوان ینی کچ و کوڕێک کاتچنە نێو پرۆسی هاوسای گیریەوە ئێستا خۆشبەختانە سنتەری ناوکەشی پشکنینی خوێنان بۆ کرێزانە خوێنان هاوتای هاوتانی زۆر بابەتی تر زۆر بوار هەیە کە من بۆ خۆم بەرنامەم لەسەر کردووە ینی ئەزانم زۆر شتێکی باشە و وشارێکی باش ئاات بۆ کوڕکچەی کە ئاشتنی ئەم پرۆسیەوە بیرتان شتێکت باس کردوت کورس و ڕاهێنانمان کردێتەوە بیرتانەوە نەکرێتەوە هەماهنگێک دروست بێ بەڕاستی خانمان تێ بگەینێ ئازاری لەدایکبوونی مناڵ ئەوە قورس نییە ئەخەر ڕەنگە ئەزای چۆنە یەکێک بۆ یەکێکی تری باس بکە بڵێ تۆنەوە بینەوە من بینیمە ترس خۆی ترسەکە یەکەم شتە بەڵێ خۆی ئێستا ئێمە مەڵبەندە تەندروستیەکانمان هەیە هەمووی ینی چاودێری دووگیانی تایە لەو شوێنانە ئەگەر دایکە بەڕێزەکان مانگانە بچن لەوێ ینی هوشیاری تەندروستیان هەیە لەوێ تەریقەی جۆری مەسەر مناڵبوونی سروشتیەکانیان پێ ئەوترێ ئێمە کلینیکە تایبەتەکانی خۆمانمان هەیە هەندێک لە پزیشکە بەڕێزەکان بەخۆشمەوە هەوڵی زۆرین هەر لە بیدایەتی دووگیانەکەیەوە ئێمە نەسیحەت ئەکرێ و ئامۆژگاری ئەکرێ و مەسەلەن
مثلا من زۆر تەشجیعی دایکەکانەکەم کاڵێم ئێوە ئەبێ بچن بۆ نمونە ڕاضە بکەن بۆ نمونە مەلە بکەن دوای ئەوە چەند سنتەرێک کراوەتەوە ڕاستە تایبەتە بەڵام هەندێک لە ینی ڕاضەکان بە دایکە بەڕێزەکانەکەن بۆی بتوانن بە سروشتی مناڵیان بێیان ئێستا بە خۆشببختی ئەو سنتەرانە بەڵێ بەڵێ ینی وەرزشی تایبەتیان پێکەن مەڵبەندی تایبەتیان هەیە کە ئەو دایکانە ئەگەر خۆیان حەز بکەن بچن ینی بە مەبلەغێکی زۆر کە خۆیان حەز بکەن من ئەمە گشتگیریەک دروست بێ ینی پرسیارەکە من خۆی ئێمە ئێستا بە هەماهەنگی بە زۆر سوپاسی ڕێکخراوەکانەکەین ئێمە ئێستا بەتەماین بۆ لە مۆدوات چەند کۆبوونەوەیک و چەند کۆرسێکی هۆشداری بین بە دایکە بەڕێزەکان ینی ئێمە ئێستا لەو بەرنمەیەین و بەرنمەکان مەسەلەن تیاتی ئێمە مامانەکانی نەخۆشخانەکانمان هەر بە بەرنمەی تایبەت لە ڕێگەی فەرمانگەی تەندروستیەوە ینی دەورەی تەدریبیان بینیوە لەبەرەوەی بۆ ئەوەی باشکردنی ئەوانەی دەرەوەی سلێمانی ئای بۆ نمونە کەلارە پێنجێنە هەڵەبجەیە ڕاپەڕینە چەمچەماڵە ئەچن ینی ماگانە دەرئەچن بۆی ئەو شتە تازانی کە لە مناڵبوونی سروشتیا هەیە ئەم مامانە بەڕێزانەی خۆمان ئەچن لەوێ فێریانەکەن و دەورەی تەدریبیان پێڵێنەوانێ بۆی زیاتر ینی تەشجیع کرێن دایکەکان زۆر باشە کەواتە دکتۆر تاڤان ئەگەر دایکێک بۆ نمونە هەتا قۆناغەکانی کۆتایی بڕیاری ئەوەی نایابێت کە بە سروشتی مناڵی ببێت بەڵێ ئەگەر پێشتر ئەم ڕاهێنانانی نەکردبێت تا چەند لەسەری قورسترە بێم لە دایکبوونی سروشتیەوە ئەم مناڵبوونە سروشتی یاخود مەرج نییە دایکێک ئەگەر ڕاهێنانی نەکردبێت یاخود وەرزشی نەکردبێت لە دقی کۆتایە بڕیاری ئەو بات کە بە سروشتی مناڵی بێت ئیتر ئەم مناڵبوونە سروشتیە زۆر بارێکی قورس بێ لەسەر شانی طبعا خۆی هەتا ئەو بەرنامانە هەبێت و هەتا مەسەلەن ئامۆژگاری بکرێ و بچێت بۆ بڵین ڕۆیشتن بەسیترین ئەتوانی بڵین وەرزش ڕۆشتنە من بە دایکەکانەڵێم ئیتر ئێوە محاولە بکەن لە بیداەتی نۆمانگیتانەوە ئیتر بە پێ بڕۆن ئەوە باشترین شتە ڕۆژی سەعاتێ پێڕۆشتن وابزانام زۆر ئاسانە بۆ هەموو دایکێک بەڵام خۆجاران با بینە سەر دایکمان و نەنکمان و جاران ئەو بەرنامەی تەوعیانە هەبوو هەموو دایکێکیش بە سروشتی ئەی یعنی مەسەلەن دایکی هەمومان لەو باوەڕیان هەمووی 5 و 6 هەمووی بە سروشتی بوویەتی زۆر بەر ئەم مناقەشانە کۆمەڵە ژنی ئێستا و ژنی جاران جیاوازن بەڕاستی لە ڕووی زانستی پزیشکیەوە لە ڕووی ئەو پسپۆڕی جەنابەتەوە ژنی ئێستا و جاران جیاوازن هیچ جیاوازیەکیان نییە لەبەرەوەی شتەکە شتێکی فسیۆلۆجیە یعنی شتێکی سروشتیە خوا دروستی کردووە یعنی ئەو جەستەیە هەمان جەستەیە ئەڵەن جیاوازین ژنی جاران شتێکی تر بووە ئێستا ئێمە شتێکی تر باشە گەر بێتە سەر ژنی ئێستا هەموو ژنێک لە دەرەوە ئیشەکات هەمووی مۆزەفە هەمووی بەڕێزە هەمووی ئەجوڵێ هەمووی دەوامی ڕۆژانەی هەیە مامۆستای بەڕێسێ جاری وایە 2 پاسەکات تا بگاتە خوێندنگاکەی وەنیە یعنی لەبەر ئەوە ئەسڵەن ژنی ئیستا ئازاترە ژنی جاران بەس کاری ماڵەوە بۆ کردوێتی بەڵام ژنی ئیستا مناڵەکەی ئەبا بۆ خوێندنگا هیچ دەورێکی دەورەکە ئەوەی کە پیا بووە ئێستا بەداخەوە سۆشیال میدیایە ئێمە سۆشیال میدیا و چاولێکەری زەرێکی زۆری لێ ئێمەیاوە یعنی بەداخەوە کەمێک لە پزیشکە بەڕێزەکان لەوانەیە دەوریان بەڵام بەشێکی زۆر کەمیان من هەموو پزیشکەکان بەڕێزن و هەمووی هاوڕێی بەڕێزی ئەمن بەڵام کەمێک لە پزیشکە بەڕێزەکان بەداخەوە ینی سۆشیال میدیان بۆ ئەو شتە استغلال کردو ینی پێویست ناکە ئەوە بکرێت بەڕاستی بەرواری جوان زۆر ئەو بەروارە جوانە دایک مناڵ واه بۆ مناڵی پێش وەخت دەرهێناوە بۆی بەروارەکەی و توێتی ڕۆژی لە دایکبوونی خۆمە بەڵێ یعنی من وەختی خۆی بیرماهین هەبوو 12 ئەو کاتە وتیان نهایەتی عالەمە ئەو کاتە باسییان کرد یعنی تەسەور ناکەی لەو ڕۆژەیە نەخۆشخانە تایبەتەکان بەرناکە و نەخۆشخانەی وا هەبوو 30 مناڵی تیا لە دایک بوو بە هەمان شێوە ئێستش بە هەمان شێوە بەرواری جوان یا مەسەلەن بەروارەکەی ڕێگەخا لەگەڵ مناڵەکەی تری نەخێر یعنی سەرمەسان خانمێک بێتە لایەوە لە نەخۆشخانەی حکومی بڵێ منەمێ بە نەشتەرگیری مناڵم بێ نەخێر خۆی ئەوە قسەیەکی زۆر هاتۆتە سەرمان بەداخۆ لە بەروی ئێمە نەخۆشخانەیەکی فێرکارین
بەڕاستی ئێمە سنتەری دوو بردین بردی کوردستانی بردی عەربی ئینە خۆشخانەیەکی زانستی ئێمە لە ڕێی زانستەوە مەفروضە ئەو خوێندکارانەی کێنە لامان لە ڕێی زانستەوە فێریشتی ڕاستیان بکەین لەبەر ئەوە بەو شێوە بە هیچ جۆرێک ینی سوپاس بۆ خوا سوپاس بۆ خوا ئێمە ڕۆژانەکە مناڵبوونمان هەیە مثلەن ئەتوانم بڵێم دە دایک بە سروشتی مناڵێ بێ دوو دایک ئەبێ بە نەشتەرگەری تەمەنەمە لە حاڵەتی فریاکەوتن باسێکم چکە ئێمە حاڵەتی ساردمان هەیە لەسەرەوە بەداخەوە ئێمە ئەوانن کە دوان و سیان و چوار کراون باش دکتۆر تاڤان ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکان چەندین تەکنیک هەیە بەکارهێنرێت بۆ ئەوەی کەوا لەم خانمە بکرێ بە ڕێگەی سروشتی مناڵی بێتتر هەندێکیان لەناو ئاوادانێن لە ژوورێکی تایبەت تا تەنانەت زۆر کات هاوسەرەکانیشیان ئەچن بۆ لای لە نێو نەخۆشخانەی ژنان و مناڵبوون لە سلێمانی تا چەند ئەم تەکنیکە نوێیانە بەکارهێنرێت تا چەند ئەو ڕێگە ئاوەی کە باسن لێوەکردبوونی هەیە ڕێگە بە هاوسەرەکانیان بن لەگەڵیانە بێ ئەمانە خۆی بەڕاستی ئەو شتانە لە وڵاتانە ئەکرێت لەبەرەوەی مەسەلەن تۆ نەخۆشخانەیەکەیە لە ڕۆژێکە 2 بۆ 3 مناڵ لە دایکە بێ بەڵام بێتە سەر نەخۆشخانەی ئێمە هەموو بەشەکانی کۆمەڵگای تایە و بەداخەوە نەخۆشخانەکەمان نەخۆشخانەیەکی هیلاکە و لە ڕێی بیناوە کۆنە بەڕاستی یعنی ئەو هەموو ئیشە زۆرەی تیا ئەکرێ بە ینی بڵین ئەتوانم بڵێم کواڵەتیەکەی باشە ینی ئێمە هەوڵ زۆر لەگەڵ دایکەکانین بەڵام ئیتر خۆتان بەپێی زروف ئەزانن و بەبێ ئەوەی کە ئەو قەیرانە ئابوووریە کە وڵاتەکەمانی تێکەوتووە چەند ساڵێکە نۆژەن نەکراوەتەوە نەخۆشخانەی ئەگین هەبووە یعنی مەسەلەن ئێمە کە ئەخیرجار نۆژەن کراوە تەنانەت حەمام دروست کرابوو بۆ دایکەکان کە بچن تیا خۆیان پشۆن مەسەن لەو فترەیە بەڵام ئێمە لە بەرەوەی بریتین لە چەند ژوورێکی بچووک ناتوانین ئەو تایبەتمەندیە بین بە دایکەکان لە بەرەوەی مەسەلەن زۆر کەس لە خێزانەکان قبولی ئەوە ناکا مەسەلەن پیاوێکی غەریبە هاتۆتە ناو ساڵی هۆڵی مناڵبوونەوە ئەو بە هیچ نەوعێ ناڵێ مرافقەکەشی ببینێ ئەی چۆن من مەردی نەخۆشێکی تربانکەم بێتە ناو هۆڵەکەمەوە لەبەر ئەو هۆکارەیە بەڵام هەموو دایکێک ئێمە لای ئێمە مرافقی لەگەڵە ئیتر یا خوشکێتی یا دایکێتی و تایبەتمەندی خۆشی هەیە لە کاتی مناڵبوونەکە ئەبرێتە ژووری بچووک بچووکە و لەوێ مناڵیانە بێ بەڵام ژووری ئەوەمان نییە وا دانرابوو کە ئێمە ئەگەر نەخۆشخانەکەمان نۆژەن بکرێتەوە هۆڵی مناڵبوون نۆژەن بکرێتەوە بە تەما بووین ئەوەی تیادانین بەڕاستی کە بانیۆ دانرێ و دایکەکە لەویان مناڵی ببێ دکتۆر تاوان دوا پرسیاری منیژەوەیە خواردن دایک لە حەوت مانگی چوزانم لە قۆناغی دووژیانیە چی بخوات باشە بۆی کە یارمەتیەدات منداڵەکەی بە سروشتی لە دایک ببێ هەموو خواردنێکی تەندروست بۆ دایکی دووگیان باشە ئەتوانین بڵین لە یەکەم مانگی دووگیانی و تا 9 مانگی هەتا بتوانی پرۆتینات موادی پرۆتین کە وەکو پاقلەمەنیەکان گۆشتەکان بە تایبەتی گۆشتی گۆرەکەی سوور لە بەرەوەی ئەو مادەی پرۆتینەکەی زۆر تایە سەوزە و میوەکان بە هەموو شێوەیەک مەسەلەن هێلکە کە پرۆتینە شیر کە بە بڕێکی باش لەبەر ئێسکی مناڵەکە و دایکەکە زۆر باشە ئەتوانێت ئەو شتانە بەڵام تەبعاً شیرینی و نەستەلە و چەوری و ئەمانە لە هەموو کەسێکا خراپە چونکە ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی جاری وایە گەر دایکێک خۆی ینی جسمی بۆ شێوەیە بێلانێت تووشی پستانی خوێن بێ پێی تووان تووشی شەکرە بێ یعنی من ڕوویاوە مەسەلەن دایک توێتی وەڵام من لە 3 مانگی یەکەم شیرینیم زۆر خواردەوە سەیرەکەم هاتۆتە لای من کێشی زۆر زیایکرۆ سەرێکی شەکرەکەی بەرز بۆ تۆ بەداخۆ تووشی شەکرەی دووگیانی بووە بەڵام خواردنە تەندروستەکان بە هەمووی بە شێوەیەک زۆر باشە هەر یەک نەفەر خۆ زیادبوونی کێشی دایک زۆر بە شێوەیەکی زۆر خراپە بۆ دایکە چەند زیاب کات ئەم دایکە ئاسایل ئێمە ئەگەر ینی زانستی باسیکەین لە 2 بۆ 16 کیلۆیە ئەگەر خانمێک بەسەر دووگیانبوونەکەیەوە کێشی کەم کە ئەمان تەندروستیان 3 مانگی یەکەم تەندروستە 3 مانگی یەکەم لە بەرووی دایکەکە دووچاری ڕشانەوە ئەبێت دڵتێکچوونە بێ خواردنی پێ ناخورێ ئەمە زۆر ئاساییە مەسەن دایکەکەڵم 3 مانگە ئەی لەوە من پێش سکەکەم مەسەلەن ئەوە نەبوو مستە 2 کیلۆ ئەمە زۆر ئاساییە بەڵام 3 مانگی دووەمەوە ئیتر بێ کێشی زیاب کا دایکەکە چکە ئەوەیە کە مناڵەکە ئیتر بەشەکانی بە تەواوەتی دروست دەبێت و مێشکی لە گەشەکردنایە لەبەرەوە مەفروضە هەموو دایکێک زیاکە مەترسیدارە گەر دایکێک زیان نەکات باشە دکتۆر تاڤان هەتا چەند ساڵی خانمان بەڕای تۆ باشترین تەمەنە بۆیان بۆی بڕیاری دووگیان بوون بنتیایە خۆی ڕاستت ئەوێ بە پێی
وڵاتان ئەگۆڕێ و بەپێی لای خۆمان دایکی بەڕێسێ 47 ساڵەیەت مناڵی ئەبێ بەڵام ئەو دایکە ئەلحەمدوللیلا بەڵام ئەو دایکە بۆ نمونە 5 مناڵی تری بووە یعنی بەو شێوەیە ئەگەر تۆ دایکەکە تا زیاتر مناڵی بێ تەمەنی بۆ مناڵبوونەکەی ئەتوانێت زیاتر بەڵام مەترسیەکان زیاکە مەترسیەکان چییە مەسەلەن تووشی پەستانی خوێنە بێت تووشی گەشتکا بێت تووشی شەکرێکی قورسە بێ تووشی هەوکردنی سیەکانە بێت تووشی هەوکردنی پەردەی دڵی ئەبێ لە تەمەنی گەورەیە لەبەرەوە باشترین تەمەن تەبعاً خۆی ئەڵێ 35 بۆ 40 ساڵ هەتا ئەوەنە یعنی لە دوای چلەوە زۆر ئامۆژگاری دایکەکان ناکرێت لە بەرتەمەن بەڵام ئێستا دنیا گۆڕا بەڕاستی لە ڕێگەیەوەی مناڵی بلووری هەیە و بۆ نمونە دایکێ بە 44 ساڵ مناڵی ئەبێ دایکێ بە 43 ئەی بێ بەڵام هەر خۆی مەترسیدارە دوای 40 ساڵ زۆر باشە دەست خۆش هیوادارین خانمانی دووگیان بە تایبەت سوودیان لە قسەکانی بەڕێزت وەرگرت بێ زۆر منیش هیوادارم بەڕاستی لەبەر ئەوەی من زۆر حەز ئەەکەم بەڕاستی ینی ژنان بگەڕێنەوە بۆی بە سروشتی مناڵیان بێت چونکە من ئەزانم تەندروستی ئەو دایکانەی کە چەند نەشتەرگەریە گەکرێن ئێمە ناوسکیانە بینین ئێمە ئەزانین لە چ نەهامەتیەکە دەست و چاو زۆر سپاسانە